وڵە ڤیدۆڵێکمان بۆ ئامادە کردوون لەبارەی کۆنگرەکانی پارتی دیموکراتی کوردستان لە کۆنگرەی یەکەم تا کۆنگرەی سێزدە کە دوامین کۆنگرە بۆ پارتی دیموکراتی کوردستان ئەنجامی داوە بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا کۆنگرەی چواردە ئەنجام بدات ئەمجارە لە دهۆک دەکرێت کۆنگرەی چواردە لێرە سەرجەم کۆنگرەکان و ساڵی کۆنگرە و ئەندامانی کۆنگرەسان بۆ خەینە ڕوو دواتر میوانم دەبێت لەگەڵ میوانەکەشم گفتوگۆ بە سەبارەت بە ڕێکارەکانی بەڕێوەچوونی کۆنگرە دەکەین کە بڕیارە لە دهۆک بەڕێوە بچێت. کۆنگرەی یەکەم لە ساڵی 1946 بووە کە لە بەغدا بەسراوە بە بەشداری هەفتە نوێنەر یاخود هەفتە ئەندامی کۆنگرە لە کۆنگرەی یەکەمە بێگومان پەیڕۆ پرۆگرامی حزب پەسەند کراوە و ناوی پارتی بووە بە پارتی دیموکراتی کورد. لە کۆنگرەی دووەم کە لە ساڵی 1946 بوو لە بەغدا بوو تەنیا 30 ئەندامی کۆنگرە هەبووە. بەڵێ لە کۆنگرەی سێم لە ساڵی 1953 لە کانونی دووەم 40 ئەندامی کۆنگرە هەبووە. لەناو کۆنگرەی سێمدا ناوی حزب گۆڕا و کرا بە پارتی دیموکراتی کوردستان و ڕێکخراوە جەماوەریەکانی ژنان و قوتابیان و لاوان دامەزرا. لە کۆنگرەی چوارەم کە لە بەغدا بووە هەر لە بەغدا بووە لە ساڵی 1959 بووە لەوێش ژمارەی دیکە نوێنەر بەشداری کۆنگرەکان کردووە کە نوێنەرەکانی لەوێ نەخراونەتە ڕوو. لە کۆنگرەی پێنجەم ئەگەر سەرێکی کۆنگرەی چوارەم و پێنجەم کەین تەنها ساڵێکیان فەرق بووە. لە ساڵی 1960 جارێکی دیکە پارتی دیموکراتی کوردستان کۆنگرەیەکی دیکەی کردووە ئەمیش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لەو ساڵەدا حکومەتی عێراقی بڕارێکی دەرکردووە هەر حزبێک دەیەوێت مۆڵەت وەربگرێ دەبێت لە ماوەی 6 مانگدا کۆنگرە بکات بۆیە پارتی لە ساڵی 1960 کۆنگرەیەکی دیکە دەکات. بەڵێ لە کۆنگرەی شەشەم لە ساڵی 1946 بووە بەڵام لە 64 بووە لە تەموزی 64 و لە قەڵاتزێ کراوە ئەمجارە. بەڵێ کۆنگرەی حوتەم ساڵی 1966 لە گەڵاڵە کراوە لە تشرینی دووەمدا. کۆنگرەی هەشتم لە ساڵی 1970 488 ئەندامی کۆنگرە هەبووە لە ناوپردان بووە. لەم کۆنگرەیەدا ژمارەیەکی زۆری یافرەتانیش بۆ یەکەم جار بەشداریان کردووە بۆ پێی پارتیشێکە لەو پارتانی کە گرنگیی زۆر بە بەشداری ڕێژەی ژنان دەدات چ لە کادری و پلەکانی حزب و چ لە ناو ئەندامانیشی لە نێو حکومەتی هەرێمی کوردستاندا. لە کۆنگرەی نوێیەم کە لە ساڵی 1970 بوو پێشەم کۆنگرەیە لە بینی کۆنگرەی 8 و 9دا کۆنفرانسێکیش لە بەرلین کراوە لە ساڵی 1976 لە تشرینی یەکەمی 79 کە کۆنگرەیە کراوە لەوێ سەرۆک بارزانی بووە بە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان. کۆنگرەی دوێم لە ساڵی 1989 بوو و لە ڕۆژهەڵاتی کوردستان بووە کە 332 ئەندامی کۆنگرە هەبووە ئەو کاتە. بەڵێ کۆنگرەی یازدەم لە ساڵی 1993 لە مانگی ئاب بە بەشداری 2176 ئەندامی کۆنگرێکێک لەو کۆنگرانی کە زۆرترین ئەندامی کۆنگرەی هەبووە. کۆنگرەی دوازدەهەم لە ساڵی 1999 بە بەشداری 1473 ئەندام بووە بێگومان هەرکی لەم کۆنگرانە پەیڕۆ و پرۆگرام و ڕاستپاردەی خۆی هەبووە بۆ حزب. کۆنگرەی سیانزەهەم کە دوامین کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان بووە لە ساڵی 2010 لە کانونی یەکەم 1500 ئەندامی کۆنگرە هەبووە کە بەشداریان کردووە و ئێستا پارتی ئامادەکاری بۆ کۆنگرەی چواردە دەکات کە ئەنجامی بدات بەڵام ئەم جارە لە دهۆک دەبێت. بەڵێ میوانمان دەبێت ئەویش بەڕێز نەجات حەسەن جێگری سەرۆکی لیژنەی ئامادەکاری کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵماندا. بەڕێز نەجات حەسەن بەخێر بێن. سپاس بە ئامادەبوونتان. کاروبارەکانی کۆنگرە کە ئێستا ئەندامانی کۆنگرە هەڵدەبژێردرێن بە شوێ گەشت کەی تەواو بێ ئەندامانی کۆنگرەکەی دیاریەکرێن بە تەواوی. پێشەکی سەبشەی گوڵی جوان و بۆنخۆش پێشکەشە بە هەموو ئەندامانەی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەو حەماسەت و ئەو ئیلتیزامەی کە ئەینوێنن بۆ هاتنیان بۆ سەر سندوقەکانی دەنگدان بۆ هەڵبژاردننی نوێنەرەکانی خۆیان. دیارە ئێمە لە 27 پێکەوە لەگەڵ هەموو لیژنەکانی هەڵبژاردن دەست بەکار بووین. ئەوەی تا ئێستا هەیە 12 لق بە تەواوی کۆنفرانسەکانیان تەواو بووە و نوێنەرەکانی خۆیان هەڵبژاردووە لەگەڵ زۆربەی مەکتەبە ناوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان و چەند لقێکش ماوە کە لە ڕۆژانی داهاتووە لیژنەکانی ئێمە دەست بەکارە بن
لە هەردوو پارێزگاکەی هەولێر و دهۆک بۆ ئەوەی کۆتایی بە پرۆسەی هەڵبژاردنەکانی نوێنەری کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان بێنن. چاوەڕێکرێت تا چەند ڕۆژێکی دیکە هیچ وەک تەخمینی چەندێکی دیکە تەواو بێت بۆ ئەو پرۆسەیە تەبیعی سیستەمێکمان دانا، یعنی هەوڵمان دا کە بەپێی ئەو سیستەمە دەست بەکار بین لە ڕێگای لیژنەکان ئەو لیژنانەی کە دانراون بۆ هەڵبژاردنەکان لە سنووری پارێزگاکان بە هەموو تەسەوراتی خۆمانێمە ئەتوانین لە تا 15دا هەموو کۆنفرانسەکان کۆتایی پێبێنین و ژمارەی نوێنەرانی کۆنگرەش لەوێدا تەحدید بکرێ بۆ ئەوەی دەست بە کاروباری کۆنگرە بکرێ. بەڵێ وادەیەکی دیاریکراو هەیە بۆ بەڕێوەچوونی کۆنگرەیان ناجار ئەوە ئەمێنێتەوە سەر کۆتایی هاتنی کاری ئێمە و کاری لیژنەی ئیدارە و ئامادەکاری کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان و لە سنووری هەردوو پارێزگای هەولێر و دهۆک بەشێک لە لیژنە ناوچەکان ماون ئەوانش دەست بە پرۆسەی هەڵبژاردن نەکرێ بۆ ئەوان لە سلێمانیش تەنها یەک باز نەماوە ئەوش بازنەی لقی یانزەی پارتی دیموکراتی کوردستان لە ڕەنگە لە بەیانی دەست پێ بکەن لە سنووری قەڵاتزێ. بەڵێ پارتی باز دەوە کرا کە لە چەند ساڵی ڕابردوو زۆر کاری لەسەرەوە کردووە کە کەسانی گەنج بهێنێتە پێشەوە بەتایبەت لە نێوکایەکانی حیزبدا. ئێستا ئەو ئەندامانی کۆنگرێت دەرچوون دەتوانین بڵین زۆرینەیان گەنجن یان کەسانی بە تەمەنی شێشتا ماوەر. بەڵێ ئەوەی کە سرنجمان داوە زۆرینەیان گەنجن و تێکەڵکێشێکی نوخبەی با بڵین مخەضرەمی لێهاتووی جیلی کۆنشی تایە. بەڵێ لە هەندێک لە ناوەندەکانی دەنگدان لە شوێنانەی کە دەنگدان بۆ ئەندامانی کۆنگرە بەڕێوە چووە باس لە دەنگۆی خڕوقات و هەندێک ناڕازی بوون هەیە لەوانەی کە دەرنەچوون یان دەنگی پێویستیان بەدەست نهێناوە هەیەشتی وا هەبووە؟ خۆی ئەمە شتێکی سروشتیە لە حزبێکی گەورەی وەکو پارتی دیموکراتی کوردستان و دوای ئەو 12 ساڵەی کە کۆنگرەی نەبەست بوو ئەم حاڵەتانە حاڵەتێکی تەبیعی خۆیان وێنێ لە کۆنفرانسەکانە، بەڵام ئەوەی کە ئێمە هەستی پێکەین ئەمە زۆربەی لە دەرەوەی بازنەی هەڵبژاردنە ئەو سکاڵایانە، بەڵام لە ناو بازنەکانی هەڵبژاردنە ئەوەی کە ئێمە سرنجمان داوەتێ حاڵەتێکی شەفاف و حاڵەتێکی سروشتی کۆنفرانسەکان بەڕێوە ئاچێت و ئەو لیژنانەی کە کاروباری کۆنفرانسەکان بەڕێوە ئەبن بەپێی ئەو سیستەمەی کە بۆیان دانراوە و بەپێی ئەو بڕیارانەی کە جێبەجێ ئەەکەن کاروبارەکانی خۆیان بە ئەنجامەگەێنن و بە پێویستیشی ئەزانم ڕای بگەێنم طبیعی هەموو ئەو گلەی و گازەندانەی کە هەیەوە ئەشی بینین ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەندێک باسەکرێت ئەمانە ئێمە دیاریمان کردووە هەر سکاڵایەک ئەگەر هەبێ لە ڕۆژی تەواوبوونی فەرزی ئەسوات یان جیاکردنەوەی دەنگەکان لە بازنەکانی دەنگدانە بۆیان هەیە هەر کەسێ سکاڵایەکێ بێت تا ماوەی 3 ڕۆژ ئەو سکاڵایانە تۆمار بکات و بیداتە ئەو لیژنانەی کە سەرپەرشتی کاروباری سکاڵای کردووە سەرپەرشتی کاروبارەکانەکەن و لای خۆشمان ئێستا فەرمانگەیەکی یاساییمان هەیە و بۆ یەکەم جارە ئەم فەرمانگەیە دروست بێت ئەمانە و دادوەرێکی لێهاتووش سەرپەرشتی ئەم فەرمانگەیەکە هەموو سکاڵاکان تەسلیم بەو کراوە و بەردەوامە لە لێکۆڵینەوە و پێداچوونەوەی سکاڵاکان و دوابڕیارش لای ئەوە. بەڵێ ئەندامانی کۆنگرە دیاری کراوە چەند ئەندام دەبێت و تا ئێستا چەندیان هەڵبژێردراون؟ تا ئێستا زۆربەی زۆری بە هەڵبژاردن بووە، یعنی هەموو بەستمەوەی بۆ نمونە گەر 1000 ئەندام بێت ئەم ساڵ تا ئێستا تقریبان چەند یەکلا کراوەتەوە؟ سوالەکەت ڕوونتر بۆ نمونە کۆنگرەی ئەم ساڵ کۆنگرە کە پارتی کۆنگرە ئاکات چەند ئەندام دەبنە ئەندامی چەند کەس دەبنە ئەندامی کۆنگرە؟ بەپێی ئەو ڕێزبەندەی کە دانراوە بۆ هەڵبژاردنەکان ئەگاتە 800 ئەندام دەتوانین بڵێن لەو 800 تا 500 و چەند ئەندامێک یعنی ئەوە ئەمێنێتەوە بۆ ئەوەی کە ئێمە دوارەکانمان تەواو بێت و بزانین ژمارەی ئەندامانی کۆنگرە چەندە و بە دەقیقی چەند تەحدید دەکرێت. بەڵێ تا ئێستا دیارە چەندی دەرچووە چەند ئەندام کۆنگرە دەرچوون تا ئێستا؟ ئەوە ئەیگەڵینەوە بۆ دوای پرۆسەکە ئێمە کە هەموو پرۆسەکە کۆتایی پێهات
هەموو لیژنەکان ئێمە لە شوێنێک کۆبینەوە هەموو نەتائیجەکان کۆ ئەکرێنەوە و تەمەشایەکەین لە خانەقینەوە تازاخۆ بزانانی ژمارەی ئەندامانمان چەندێکە نوێنەرانی کۆنگرە و ژمارەی با بڵێن مندوبی نوێر چەندێکە و مندوبی مێش چەندێکە و ئایا ئافرەتیان کێس ڕێژەی 25% تحقیق کردو بۆیە ئێمە بەو پێوەرە ئەتوانین دوا هەنگاوەکانی کۆتایی پێهاتنی پرۆسەی هەڵبژاردنەکان دەستنیشان بکەین. بەڵێ ئەگەر ئەوەی ئافرەتان ڕێژەی 25%ەکە تاو نەکە هیچ ڕێکارێکی بژیرێتە بەرتەواوی بکەیان هەروە دەمێنێت لە زۆربەی تەواو بووە لە زۆربەی بازنەکانەوەی کە ئێمە هەستی پێکەین تەواو بووە 25 تحقیق کردووە و لە هەندێک شوێن کەمترەوەوانە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە تەسەوڕەکەینەوە ڕێژەیە تەواو بێت. ماندوو نەبن بەڕێز نەجار حەسەن جێگری سەرۆکی لیژنەی ئامادەکاری کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان لە ستۆدیۆ کوردستان 4 ئامادە بووی. سوپاس بۆ ئامادەبوون و ڕوونکردنەوەکانتان. بەخێرات. سپاس.